إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا و کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. سیرکردنی ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ژیار و شارستانیەت و حەضارەت یەکێکە لە ئەرکەکانی ئێمە موسڵمان. زۆر کات لە نەخوێندنەوەمان بۆ شارستانیەتی ئیسلامی تەنها واتی ئەگەر ئیسلام بریتی بێ لە نوێژ و ڕۆژوو و حەج و زەکات، لە کاتێکە بەرنامەی پیرۆزی ئیسلام بەرنامەیەکە لە دامشۆردنەوە دەستپێەکە هەتا ئەگاتە نظامی حکم و دەسەڵات و چەسپاندنی دادگەری خوا بەسەر تاسەری زەویە. کاتێک ئەچینە خزمەت قورئان، هەندێ داستانی جوان جوان بۆ ئێوە ئەگەڕێتەوە. مەبەستی بە داستانەکان عیبرەت وەرگرتنە. خوا جەل جەلالوه خۆی و پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ: نحن نقص عليك أحسن القصص. ئێمە جوانترین داستان بۆ تۆ ئەگەڕینەوە لە قورئانە. خۆی ئەمر ئەکا بە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم: فاقصص القصص لعلهم يتفكرون. داستانەکانیان بۆ بگەڕنەوە، بۆیان باسکە هەتاوەکو تێئەفکرن بیرەکەنەوە. لە شارستانیەتی ئیسلامیە زۆر داستانی گەورەمان هەیە. ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە زۆر شوێنی جیهانە پەنجەمۆری خۆی داناوە. هەموو کافری دنیا کۆ بێتەوە ناتوانێت پەنجەمۆرەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لا ببە. ئێمە میلەتی کوردیش زۆر بەسمە و جێدەست و جێوتار و بۆنی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە ناومانە دروست بووە. هیچ هێزێک توانای ئەوەی نییە ئێمە ڕابماڵێ لەم بۆنە جوانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. خۆشحاڵ بووم لەم جومعەیەدا هەموومان پێکەوە بۆ تێگەیشتن لە حەضارەتی ئیسلامی و شارستانەتی ئیسلامی و ژیاری ئیسلامی پێکەوە گەشتێ بکەین بۆ شاری قورطوبە، ئەو شارەی هەموو ماناکانی حەضارەتی ئیسلامی و شارستانەتی ئیسلامی تێیان ڕەنگی دەنێەوە. سەرەتا ئەندەلوس سەرەتای فەتحی لە ساڵی 92 هیجری دەستی پێکرد. 92 ساڵ لە دوای کۆچی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم، طارقی کوڕی زیاد لەگەڵ موسای کوڕی خوضەیر لە جەبەل طارقی کە ئێستاش ناوی بە ناوی ئەوەیە لێەوە تێپەڕین و بەرەو ئەوروپا کەوتنە ڕێ. موسڵمانان لە دوای نەمانی خلافەی ئومەوی عەبدوڕەحمانی داخل توانی بپەڕێتەوە و دەوڵەتێک دروستکە و خلافەتێک دامەزرێنێ 800 ساڵ حکم کە لەو ناوچەیە کە هەموو معناکانی ژیاری ئیسلامی لە خۆی گرتبوو. بۆیە ئینسانی ئیماندار ئەگەر ئەمڕۆژ ئێستا لە یوتیوبەکەتا بگەڕێ بزانە ئێستا شاری قورطوبە
أو آثار أو شنوار وجد بنجاني أصحاب ومن هاولان يان دواي هاولان هي حضارة إسلامي بسرية وما ويانا بزانا أوانا شلون تفكري ولا دولة داري ولا دين داري ولا أخواناسي أوان أيانوس عدالتي إخوة جل جلاله لسر زبية برباب كان بويكاتك أتيت ناو أندلس لويشو أتيت ناو قرطبة كبايتختي أندلسة هزاران زانا أبيني كبيشكش كراون بم أمته هزاران شاعر وأديب ومجنوسي قورا قرطبة بيشكشي كردن بأمتي في غمري صلى الله عليه وآله وسلم إما هو من ناوي الشاطبي من بستوى كيف كان لزاناني علوم القرآن جزري ابن عطية وابن حزم إمام القرطبي أبو حيان أندلسي هم من عباسي كوري كرناس من بستوى كخلقي غرباطي سرب قرطبي هم من ابن الزهراء من بستوى كخلقي مدينة الزهراء موسى كوري ميمون لطبة ابن البيطار للجاناسية صدان هزاران زانيتر قرطبة بيشكشي كردن بأمتي في غمري صلى الله عليه وآله وسلم أجر زانا كان قرطبة بتجياني عن بخواني توا بيستي بچن صالك أبي دانيشي هتا وكو جيانا كان ينطوى كيتو إخواني توا من الله كان لنا قرطبة تشاويان كدو قوربون همو أوروبا مجبور من الله كان يخوي بنايتنا قرطبة بوي فيري تعليم ببن حس باشا ومالي شكنبو من الله كان يقول لقرطبة يا پروردنك بوي فيري ثقافة الجياري كي زور قوربن ابن حزم لمقدمي محلايا أفرمي أجر كسيك لناو أوروبا كخوي كسيكي أوروبية أجر هيئتي جوان بوايا شكل شوازي مرتب بوايا جياني هموي بنظام بروشتايا أنو أم كسل مسلمان أتي للشرقي أتي ولو كان مسيحي جوايا أتون استئما كما رواية خلقي أوروبا لنظام له سكوتي أنا لقام نظام عزور توكمان شون أما كسيك زون نرمو حليم ولسر خواتي أجين أم كسيكي أوروبية بعكس ولو زمانا هل كسيك لناو أوروبايا هندا مكاني راكو بيك بوايا جنوبركو بوشاكي قشتو جوان بوايا قصي زور بترتيب بوايا عربي كي باشي بزانا إنجا اعتباري أولا وزانا يعني هم أوروبايا لطبا أو رابري نزال السيكا قرطبة دسي بيكر همو جهاني دايركر أوروبا همو محتاجي أورو لهندسية للصيدلية دي قلب دن لطبا لو زمانا نزيكي هزار صالة موبيش قرطبة بس بو آلتي عمليات دو صد آلتي جورا جوري عمليات كردنيهم نخوش كاني تشاو أنواع كاني وعمليات كاني همو لنا قرطبة أكرا همو أوروبا نخوش كاني نبا بيناتنا قرطبة بويا كمن جان لم يجي إنسان دان لشواني دانا نجرايا وقالب بو دمو داني كرا كدمو داني تيانا ما هو لنا قرطبة كرا هزار صالة موبيش لروي طبا وهرشي باسكين نازانين چی بڵێن هەنجا خەستەخانەی گەورە لەناو قورتوبا وجودی هەبوو دەیان خەستەخانەی تایبەت بە ئافرەتەوە ئەو خەستەخانانەی کە نەخۆشخانانەی کە تایبەت بە ئافرەت بوون تەنانەت پۆشاکی جوان جوانیشی تیادانراوە بۆی نەخۆشەکان لە بەریکەن و باری دەرونیان هێواش بێتەوە لەناو قورتوبەیە دەیان نەخۆشخانە هەبوو کە مرۆڤەکان کە حاڵەتی دەرونیان تێکەچوو لەوێ چارەسەر ئەکران و تیمارەکران کە سەیری ئێستش باخچەکانی ناو نەخۆشخانەکان ئەەکەی شەرم ئەدبێت لە کوردستانە ئێستا دوای 1000 ساڵ خەستەخانە و نەخۆشخانەیەک نەبێت لە ئاستی خەستەخانە کۆنەکانی ناو غەڕناڵۆ لە ناو قورتوبەیە لە ڕووی هەندەسە و میعماریەوە بۆ یەکەمین جار لە مێژووی ئینسانیەتە کە مرۆڤ و ئاژەڵەکان لە یەک جیاکرانەوە شۆستە دروست کرا 20 سانتی بەرزتر مرۆڤەکان بەسەریا بڕۆن و ئاژەڵەکان لە خوارەوە بڕۆن لە ناو قورتوبەیە دروست کرا ئێستەش یاسای جیهانی هەندەسە بەو شێوازە ئەچێ بەڕێوە کە لە ناو قورتوبا جێبەجێ ئەکرا لەوە چێ سێر بێ بەلاتەوە بڵێ بینایەک 30 قات بێت 700 ساڵەوە پێش لە ناو قورتوبا دروست کرا بە پەنجە و دەستی مهندسە موسڵمانەکان و ئەندازیارە موسڵمانەکان ئێستش ئێمە لە هەڵەبجەمانە بینایەکمان نێت 30 قات بێت
بیناکانی ناو قورتوبا تیا بوو 72 مەتر بەرزی و درێژی ئوتێلە زۆرەکانی ناو قورتوبا کە لە هەموو جیهانەوە خەڵک ڕووی تێ ئەکرد و شوێنی هەموو حەوانەوەیەکی تیا بوو. مەطعەم و چێشتخانەکانی ناو ئوتێلەکان بۆی کەسی گەشتیار مانوو نەبێ، حەمامە گشتیەکان لە ناو قورتوبایە 600 مزگەوت هەبوو بە دیزاینێکی زۆر بەرز کە تەسەوورکەن ئێستا لە سلێمانی و لە هەولێر و لە هەڵەبجەشە یەک دیزاینی ئەوە دەست ناکەوێت کە دروست کراوە لە ناو ئەو مزگەوتانە. 80 قوتابخانەی گشتی و جامعات لە ناو قورتوبا هەبوو کە موسڵمان و غێرە موسڵمان بەبێ جیاوازی بۆی هەبوو تیا بخوێنێ و فێری علم و زانست و زانیاری بێ بەبێ بەرامبەر. 900 حەمامی گشتی هەبوو کە لە هەموو ئەوروپایە حەمامێک نەبوو. مزگەوتی گەورەی قورتوبا کە ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاری جیهانی لەوە چی ئێستا وشەی قورتوبا بەلاتانەوە غەریب بێ، گەنجە بەڕێزەکان هەموو ئیسپانیا کاتێک کە دوو گۆڵی ئەکەن کە ئەکاتە قورتوبا ئەکاتە ئەندەلوس. مزگەوتی گەورەی قورتوبا 1903 بەس پایی تیا بوو. 40,000 کەسی ئەگرت، 40,000 کەس. لێک شوێنە خەتیب کە قسەی ئەکرد بە هەندەسەیەکی ئاوا دروستکرا بوو، 40,000 کەس گوێیان لە دەنگی خەتیبەکە ئەبوو. یەک تۆز لەولاوە گوێ لە دەنگی نابوو، یەک تۆز لەولاترەوە گوێ لە دەنگی نەبوو. تەنها لەو مەساحە و چەند کاشی ڕەنگکراوەی کە دانرا بوو، لەو مەرمەڕەی کە دانراوە بە ڕەنگێکی تر، لەوێەوە ئەگەر خەتیب قسەی کردە 40,000 کەس گوێ لێ ئەبوو لە دەرەوە ناوەی مزگەوت. مزگەوتی گەورەی قورتوبا هەتا ئێستاش ئاسەواری 4700 جێگە چرای تیا ماوەتە. کاتێک کە لە دووری 15 کیلۆمەتر لە قورتوباوە ڕووناکی مزگەوتی گەورەی قورتوبا ئاسارەکەی بەرتۆ ئەکەوت ئەتوانی بەشەوە لەبەر ئەو چرایانەدا بڕێ. ئەگەر بین باسی کتێبخانە و زانستگەی قورتوبا بکەین، 600,000 کتێب لە ناو یەک کتێبخانە کە بەداخەوە ئەڵێم هەڵامجەی ئێمە مەحرومە لە کتێبخانەیەکی گشتی نەک گەورەی ئاوها بچووک. 600,000 کتێب پێش 900 ساڵ لەمە و پێش لە ناو قورتوبایە وجودی هەبووە. کارگەکانی قورتوبا لە چنین، لە سکە و پارە لێدان، لە وەرەقە دروستکردن بۆ هەموو ئەوروپا بۆ یەکەمین جار وەرەقە لە پێستەوە کە گۆڕا بەدار لە ناو قورتوباوە گۆڕا. دروستکردنی ئوستورلابەکان و بینینی کەون و کائینات کێ دۆزیەوە کە زەوی خڕا؟ کێ دۆزیەوە کە زەوی و خۆر و کەون و کائینات ئەجوڵێ؟ مەگەر زاناکانی قورتوبا نەبوون لە ڕێی ئوستورلابەوە دۆزیانەوە؟ مەگەر سەرەتای دروستبوونی سەعات لە قورتوباوە دەستی پێ نەکرد؟ کاتێک 12 کانیان دانابوو، شوێنێکیان لەناو قورتوبا بە بەرزی دانابوو، لە هەر سەعاتێکە دانەیەکیان ئەپچڕادانەی دووەم دەستی پێ ئەکرد. واتە دوو جار لە 24 کاتژمێرە ئاهاتەوە بە دەوری خۆیان. ئێستش بە هەمان شێوە سەعات لەسەر ئەو دەستورێ کە دوای ئەوەی دەستکاریان کرد چەند مهندسێک ئاوەکان پچڕان و تا ئێستا شوێنی خۆیان نەگرتووە. کوشتوکاڵ و کانزاکانی ناو قورتوبا هەموو جیهانی داپۆشی لە سەردەمی زێڕینی خلافەتی مسلمانانە بۆ قورتوبا ئاڵتون و زی و ئاسن کە مەعدەنەکانە لە ناو زەویە دەرئهێنرا، قڕقوشم بۆ هەموو جیهان ئەنێرا. ئیتر باسی خوێی مەعدەنی، خوێ لە کەژ، خوێ لە مادە کە لە ناو قورتوباوە سەرەتا هەڵیدا و هەموو جیهانی داپۆشی. زەیتی زەیتونی قورتوبا هەموو چراکان لەسەر تاسەری ئەوروپا بەوە ڕۆشن ئەکرانەوە. ئەگەر باسی حەضارەتی پێکە و ژیانیشتی لە قورتوبا، ئەو شوێنێکی ئێستا مزگەوتی گەورەی قورتوبا، مسلمانان نەیانتوانی بیکەنە مزگەوت هەتاوەکو لە مەسیحەکانیان بەپارە کڕی، چونکە مسلمان داگیرکار نییە. مسلمان ئەیە پەیامی خوا لەسەر زەویە بچەسپێ. بە یەک شت پێوانە ئەکا لە بینی مسلمان و غێرە مسلمان. ئیسلام فێری کردوین واللهی لە کڕین و فرۆشتنە چۆن خیانەت ئەەکەی لە مسلمانێک، ئەبەو شێوازە خیانەت بکەی لە کافرێک وەکو یەک ئاثیمی گوناهبارە. بڵێ وەڵام کەسە کافرە باشترە بیخەڵەتێ، پشتیوان نییە. کەسی مسلمان صاف و صادق و ڕازگۆیە.
لهمو ساتكاني جانيا لهمو كاتكانيا ديسيري كيكوجاني أبي أكيد إنجا أزاني حضارة إسلامية أمشي زوريني مسيحي بوني ببيعا وتشمشير زوريني بونا مسلمان كاتي أخلاقي خلقي مسلمان يبيني كاتي وعدي خلقي مسلمان يبيني رازقويا أنا مسلمان بيني إما خواني أم حضارة الجورين إما أمتي كين هزاران داستان تشينو تشوكو قرطبة مالي كحضارتي همو جهان وشارستانتي همو جهان محتاجي أشوانانية كتيبة فكرة حتى استش ناوي زانا كان قرطبة لا أوروبا يدنك أداتوا كتيبة كان دائم جار ترجمة أكريه سودي لي والأكيري قرطبة بشاري قول أناسرا هندك لكولاركان دیوارەکانی دەرەوە ئەمر کرابوو هەموویان ئەبێ سێ بەش بێ بۆی سێ جۆر بوڵێتیان بنێژن ڕیزێکیان هەر هەموو ماڵەکان لە یەک جۆر ڕیزی دووهەم لە یەک جۆر ڕیزی سێهەم لە یەک جۆر چەند ماڵێک پێکەوە ئیلا حەوزێک لە بەردەمیانە بوو فوارەیەکی جوانی تیا بوو ئێستاش کاتێکەوە نافورەکان و فوارەکانی یان فولکەکانی ناو قورتوبە سێرەکەی سەر سوڕ ئەمێنێ لەو دیزاین و جوانکاریەکە کرا میوەی هەموو جیهان لەناو قورتوبە دەست کرد هەوڵیان ئەدا زاناکان محاوەلەیان ئەکرد کاتیان بۆ ئەڕەخسان لە کاتی خۆیان بینێژن دەیان جار و سەدان جار ئەهاتن هەوڵیان ئەدا کە تەجاریب دووبارە بکەنەوە هەتاوەکو جۆرێک لە داد ئەنێژن لێ بۆیە ئێستا سەیرە بەلاتەوە کاتێک کە ئەڕۆی داری خورما زۆر زۆر ئەبینی لە شوێنێکی ساردا زۆر بە ئاسایی ئەبینی چەندین شوێن پەرتەقاڵێکی زۆر و لیمۆی زۆر زۆری لێ بەتایبەتی لەناو شوێنە گشتەکانە هەتا ئێستاش پەنجەی حەضارەتی ئیسلامی لەناو ئیسپانیا ئەبینیت ئێمەی موسڵمان خاوەنی گیانێکی حەضاری زۆر گەورەین ئێمە نابێ لە ئیسلام بە شتێکی بچووک بڕوانین ئیسلام لەگەڵمانە ئەژی لەگەڵمانە ئەمرێ نەخشە ڕێگای بۆ داناوین بۆ دوای مردن بۆ ناو بەهەشت ئێمە پێویستمان بەوەیە بیر و بۆچوونمان بۆ ئیسلام گەورەتر کەین ئیسلام ئەو ئاینەیە کە ناهێڵێ یەهودیەک زوڵم لە یەهودیەک بکات نەسڕانیە زوڵم لە نەسڕانیەک بکات دەیان نمونەمان هەیە لە مێژووە ئیسلام ئەو بەرنامەیە کە هەموو ئومەت لە ئاستی نزمەوە بەرزەکاتەوە بۆ ئاستێکی بەرز مرۆڤایەتی قەدری بۆ ئەیجاڕێتەوە بۆیە عەزیزانم مەبەستم بوو لەم وتارە چاوێ لە مێژووی خۆمان بکەین سەیرێکی ئێستەی خۆمان بکەین بیر لە ئایندەی خۆمان بکەینەوە وا تەسەوور نەکەین ئەم ئومەتە هەتا هەتایە بەس دەلیلی ئەمێنێتەوە ئەم ئومەتە ئومەتێکە لەکوێ زۆری لێکرا لەویا بڵێ سەئەدا ئەوروپا بەرەو فەتح ئەڕوا ئومەتی ئیسلامی هێرشەکانی گەیشتۆتە ناو ئەوروپا فەتحی ئەوروپا دەستی پێ کردووە ڕۆژانە سەدان کەس هەزاران کەس لە هەندێک شوێنەکانە موسڵمان ئەبن ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەبێ ڕۆژێک بێت فەرمایشتی پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم بێتە دی هیچ ماڵێک نەمێنێ لەسەر زەویە لە قوڕ دروست کرابێ لە دار دروست کرابێ لە بەد دروست کرابێ لە هەر شتێک دروست کرابێ إلا أبي إسلام تشتناوي بعز عزيز أو ذل ذليل يا بعزتي كسيك عزيز أتشتناوي يا كسيك زليل أبي أمتك زليل أبي إسلام أتشتناوي داوم لذاتي باكي بالودقار رحمته بزيل مهرباني خوي بسلمانا بباريني خواهجان داوال لي أكيد بنامي جوانا بسيطة لرزة اسمع ضمن بخشن دي خود بسلمانا بباريني لما نخوش بيا أكرم الأكرمين يا ربي خواهجان حضارة الجيل الإسلامي من بو بجر ويا أكرم الأكرمين هيز بدروا أمتك بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم يا ربي خواهي جان داوالي أكيد لقنا هدايك الله مبورا لقنا همدو كان مبورا عاقبت من برخيرك يا أكرم الأكرمين خواهي جان تخد أزاني أم صمانانيك هدوة أم مزقوتوا سجد لابن بوتونا بي ركوع لابن بوتونا بي دسي دعاء برزناك وبوتونا بي ده يا ربي خواهي جان دعاك ننجيراتك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة